پاش پێش مانگ لە کۆبوونەوە و دوای درێژکردنەوەی ماوەی ئەنجومەنی پارێزگاکان لەلایەن پەرلەمانی کوردستانەوە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆبوونەوەی ئاسایی خۆی ساز کرد و بڕیاری بە ئەلکترۆنیکردنی عەریزەنووسین تەوەری سەرەکی گفتوگۆکان بوو. پاش نزیکەی 3 کاتژمێر لە گفتوگۆ ئەنجومەنی پارێزگا بە کۆی دەنگ پێشنیازی بۆ وەزارەتی داد کرد کە ئاگرێبەستەکەی نێوان خۆیان و کۆمپانیای ئینفۆ ئار هەڵبوەشێنێتەوە. ئەوەی کە لەسەری ڕێکەوتینەوەیەک بە کۆی دەنگی ئامادەبووە ئەندامانی ئەنجومەنی بەڕێز کە ئامادەبوون بە کۆی دەنگ ئێمە ئەم پرۆسەی ئەم گرێبەسەی لە نێوان وەزارەتی داد و لە کۆمپانیاکەیە کراوە. ئێمە پێشنیارمان ئەوەیە بۆ ئەنجومەنی وەزیران و بۆ وەزارەتی داد کە ئەم گرێبەسە هەڵبوەشێنێتەوە. گرێبەسەکە ئەگەر بیشکرێ بە شێوازێکی تر بکرێ و شێوازی یەکەمی ئەوە بێ کە بە شێوەی چێبرچێ بکرێ بۆی هەم سیستەمەکە شێوازێکی سەرکەوتوتر و باشتری هەبێ و هەم ئەو بڕیپارەی کە ئێستا دیاری کراوە ئێمە دڵنیان لە کێبرچەکەیە بڕیپارەکە زۆر کەمە بێتەوە و ڕەنگە بە تەواوی هەن لە بەرژەوەندی حکوومەتی هەرێمی کوردستان بێ و هەم لە بەرژەوەندی هاوڵاتیان بێ. کۆبوونەوەکە بە میوانداری بەڕێوەبەری دادنووسی یەکەمی سلێمانی و بەڕێوەبەری لێکۆڵینەوەی دەستپاکی و نوێنەری داواکاری گشتی لە سلێمانی و نوێنەری دادنووسەکانی بەکرەجەوە بەڕێوە چوو. گەرچی وا بڕیار بوو نوێنەری کۆمپانیای ئینفۆ ئار ئامادە بێت، بەڵام هیچ نوێنەرێکان نەهاتە نێو کۆبوونەوەکە. بەڕێوەبەری دادنووسی یەکەمی سلێمانیش دەڵێت سیستمەکە زۆر باشە و پشتیوانی لێ دەکەن و سوودی لە زیانی زیاترە. ئێمە پرۆسەکە پەسەند دەکەین لەگەڵ ئەوە داین لەگەڵ پێشکەوتنین لەگەڵ خزمەتی زیاتری هاوڵاتیین. پێمان خۆشە نەکەر فەرمانگەی دادنووس بەڵکو سەرجەم دام و دەستگاکان ببێتە سیستەمێکی ئەلکترۆنی. ناکرێ ئێمە هەر ئەو بەرگە کۆنە لە بەرمان بێ کە هی 20 ساڵ لەمەوە پێش 50 ساڵ لەمەوە پێش مۆزوعی وەرەقەی کاربۆن و حبر و نووسینەوە بە قەڵەمجاف کە دنیاە کوژانەوەی تێدایە. ئەمە سوودی تایە. یەکەمیان ڕۆتین بۆ هاوڵاتی کەمەکاتەوە، دووهەمیشیان لایەنێکی پێشکەوتن خوازی جوان ئەیاد بە مامەڵەکە، سێهەمیشیان تەزویر کەمەکاتەوە، چوارەمیشیان ئەرشیفت پارێزراوە بێت چونکە ئیکا بە عملی داتابیس یعنی ئەرشەفەکانت بەراییەکانت هەڵدەگرێت. ئێمە لەگەڵ پرۆسەکەین و ئەو ڕەخنانەش کە کرابوو لەلایەن عەریزەنووس و هاوڵاتی چارەسەر کراوە. سعرەکە کەم بووەتەوە لە 25,000 بۆتە 15,000 و کێشەی عەریزەنووسیش چارەسەر بووە و لە قۆناغی ڕێکەوتنان لەگەڵ کۆمپانیاکەیە بەو بڕەپارەی کە هەردوو لا ڕێئەکەون کە مانگانە بێ یان ڕۆژانە بێ ڕێکەوتنیان هەیە. بەپێی وتەی بەڕێوەبەری دادنووسی یەکەمی سلێمانی لە سەرەتا داوا بڕیار بووە لەو 25,000 20,000 بۆ کۆمپانیاکە بێت و 2500 دیناریشی بۆ حکوومەت و 2500 دیناریش بۆ کارمەندی کۆمپانیاکە بێت. لە ئێستاشدا کە نرخی عەریزە بۆ 15,000 کەم کراوەتەوە، حکوومەت هیچ ماف و پشکێکی تێدا نەماوە و کارمەندی عەریزەنووسیش تەنها 1000 دینار وەردەگرێت. هاوکات لە کۆبوونەوەکەدا بەڕێوەبەری لێکۆڵینەوەی دەستپاکی لە سلێمانی ڕایگەیاند دەستەکەیان لێکۆڵینەوەی لا گرێبەستەکە دەست پێ کردووە و ڕەنگە لە هەفتەی داهاتوودا ئەنجامەکەی دەربچێت. لە ئێستاشدا پاش یاداشتەکەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی چاوەڕی وەڵامی وەزارەتی داد دەکرێت تا سەرنجامی گرێبەستەکە یەکلا بکاتەوە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.